کە لە کاتی بانگدان نابی ئێرە حرەکەی پێ بکرێت. لە کوردستانی خۆمان بە تایبەتی لە هەولێر مەقامی بەیاتی هەڵبژاردووە. الله ئەکبەر الله ئەکبەر. گەر بێن تەمەشا بکەن چونکە بانگی فارسیشمان جێ لێ دەبی واتە ئێرانی کە ئەوان بە مەقامی شوشتری واتە لە حیجازەوە نزیکە. ئەوانی بە شێوازی خۆیان بەکاردێنین هەتا فۆنەتیکی گەری و خۆشیان تێدا بەکاردێنین کە بەو شێوەیە. سڵاوی خواتان لێبێ بینەرانی خۆشەویست لە 964ەوە گەڕانەوە لای ئێوەی خۆشەویست و لە دڵە شیرین. بەرنامەی ئەو جارەمان باسی بانگی عەسر دەکەین کە چەند مەقامێک لە خۆ دەگرێت کە بۆ ئەوەی ئەدا بکرێت. بەخۆش حاڵیەوە لە کوردستانی خۆمان بە تایبەتی لە هەولێر مەقامی بەیاتی هەڵبژاردووە. لەبەرچی مەقامی بەیاتی هەڵبژاردووە چونکە وەسفی مەقامی بەیات مژدە بەخشە، خۆشی بەخشە، کار بەخشە، واتە بەردەوامی کارە کەواتە مەقامی بەیاتی هەڵبژاردیە لەبەر ئەوەی ئەو مەقامە خصوصیەتێکی کاری پێوە دیارە لە وڵاتی خۆمان. بەڵام لە وڵاتانی دەوروبەر لەوانەیە چەند مەقامی تری تێدا بەکاربێنرێت. ئەگەرچی لە وڵاتی خۆشمان توان مەقامی ئەو مەقامانەی کە ئینێرجی و وزەی تێدا دەتوانی تێدا بەکار بهێنی. بانگی عەسر کە شێوازی سولەمی نەغمەکەی بەو شێوەی دەبی الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح. الله أكبر الله أكبر لا إله إلا الله.
ئەگەر بێن تەمەشا بکەن چکە بانجی فارسیشمان جێ دەبی واتە ئێرانی کە ئەوان بە مەقامی شوشتری واتە لە حیجازەوە نزیکە ئەوانی بە شێوازی خۆیان بەکاردێنین هەتا فۆنەتیکی گەری و خۆشیان تێدا بەکاردێنین کە بەو شێوەیە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. بانجی عسر لەبۆ تورک کە بە مەقامی حیجاز بانگ دەدا بەڵام ئەو مەقامە حیجازەی کە تورکبوونی تێدا دەناسرێتەوە واتە کەلتوری تورکی پێدەناسرێتەوە ئەگەر چی لێرەدا ئەمن بە چینە دەنگەکی خۆم بانگدەن بەڵام ئەوان بە چینە دەنگەکی بەرز بانجی پێدەدەن بەو شێوەیە دەبێت بە نزیکەیی کە مەقامی حیجاز لە بۆ بانجی تورکی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة
حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله كواتا بانگەکانیان بەو شێوەیە لەگەڵ هەڵەکانیان چونکە لە کاتی بانگدان نابی ئێرە حرەکەی پێ بکرێت چونکە لە تەجویددا ئەوە پێی دەڵێن ئیمالا واتە لایانی تەڕەبی پێوە دیار دەبێت لایانی تەڕەبیش لە تەجوید و لە قیراءە و لە بانگ و لە قورئان بە هیچ شێوەیەکی وارد نییە دەڵێ چی دەڵێ کەواتە ئەوە پێ دەڵێن تەغمید لە ڕووی تەجویدەوە کەواتە جوینەوە نابی هیچ حرفەکی عەرەبی بە تەجویدی بە فوسحا إعطاء لكل حرف حقه ومستحقه نابیتن ئەتوو تەغمیدی بکەی واتە بیجویەوە چ جای ئەوەی کە فارسەکان بەکای دێنێن الله ئەکبەر ئەکبەر نییە ئەکبار نییە زۆر هەڵەی تێدایە ئەگەر لە کاتێکی تربی ئینشاءالله ئەوانەتان هەموو لە بۆ بەیان دەکەین لێرەدا کۆتایی دێنین بە بەرنامەکەی ئەمڕۆژمان هیوادارین کە ماڵەکانتان پێڕووناک ببیتەوە ئیستیفادە بکەن ئەو کەسانی کە بانگ بێژن و حەزیان لە بانگە سوودێکیان پێوە ببینی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه